ویستومە لە نمایشێکی هونەریە کێشەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بخەمە ڕوو کە ئیشەکە بریتە لە 4 ئیش. یەکێ لە ئیشەکان سەماکردنە لەگەڵ عربانەیە. من ویستومە عربانەکەم جوان کەم لای کەسانی خاوەن پێداویستی تایبەت. ئیشی دووەم ڤیدیۆ ئارتە کە من لە بەجلێکی بووکەوە نمایشێکی خۆمەکەم کە بەناوی ئەوەی من هەرگیز بێزار نابم لە سوراوکردن و ڕەنکردنی نینۆکەکانم. ئیشی سێمم باسی کاتەکات کە کات لەگەڵ میدیاکان جگە لە دووبارە بوونەوەیەکی بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت نەبەخشیوە. لە ئیشی چوارەممە ئیشکردنی مناڵانە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت، دواتە دەربڕینی ئەوان مناڵان بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت. ئەمە زە پێشانگایە ئەوەیە کە باس لە خاوەن پێداویستە تایبەتەکانەکە و پێی وایە کە ئەوانیش وەکو هەر کەسێکی تر وەکو هەر تایگێکی تر مافی خۆیانە کە بتوان ژیانی ئاسایی خۆیان بەڕێ بکەن. دو سێ ساڵە لێرانین هەر کەسە بای خۆی مەسەلەن پاسەعەردێکی هەیە دەکاتە زەعات و ناوزەرگەی کەرکووکا و ناو خاسێ و تێگەشتی کاکە. ئیتر ئەوە ژیانەکەمان لەسەر ئامێ بۆ خۆمان کاسبیەکەن پێوەی خلافای بەرهەمەکان سڵقە تورە کەرەویزە مەسەلەن بیبەرە ئەو جۆرە شتانی پوختەیە و خاوێنەوە ئیتر مەداری لەگەڵاکەین. ئەگەر ئەو ئاوە بەردرێ و حکومەت ئیشی بەمە بێ ئێمە قاوەدا وایەنە ئێمە قاوەدا دەڵێ خۆ ئێمە هیچ عەقل و شتێکمان نییە. هەر کەسە بۆ خۆی شتێکی عەرض کردووە ئیتر تۆ ئەوەنە و من ئەوەنەوە ئێستا لێرە بە خوارەوە تا دسرەکە هین ئەو دوو زەلامیکەی ئەم نەختیان هی منە دستانانیش ئاو کە بیگرت ئیتر دەستمان بەرە بێ هەتا وەکو فەسڵ خۆش نەبێتەوە هیچ ئیسپادەمان لێ ناکە. کەرەویزمان هەیە ئەمە ڕێحانەیە و وەکو بڵێن کەوەرە و بیبەرە و ئیتر هەر شتە لە شتێکەکەین. ئێرە بەخۆی بازار شێخەڵایە لەوەتە من هەما هەر هەبووە تایبەتە زیاتر شیر ئەو شیرانە زیاتر لە فەڕەنسا و هۆڵەندا بەریتانیا و زیاتر لە شوێنانەوە شیرە لێرە بازاری کە شیر شەش سەرەتایە هی بناڵە دەبێ بەردەوام ئەو شەریکانی کە ئەو شیران تەوزیع دەکەن هەموو شەریکەی بەتوانن لێ هاتوون زۆربەی ئیشی دەرمانیش دەکەن یعنی تقریبا تا حەدەک لەبەرەوە دەبی زانیاری تەواوی لەسەر شیرەکان هەبێ یعنی نەکەر کابرای کەس بە کەیفی خۆی شیرێک بێنێ و یاخۆ دروست بکە حکوومەتیش دا و حەدەی مراقەبەشی زۆری لەسەر هەیە ما عەدەل بە کوالیتی کۆنترۆلێکی مەزبوط پشکنینی زۆر بە زیدی بۆ کرێ ئەنجە داخلێ بێ.